پەرلەمانی کوردستان وادەی یاسایی کارکردنی کۆتایی هاتوو چووە تەمەنی درێژکراوەی خۆی کە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتارانی دەسەڵات و کەمینەکان لەسەر داوای پارتی و یەکێتی و گۆڕان و لە پەرلەمانی کوردستان کرایە یاسا. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان وەک عورفێک کە لە ڕابردووشدا لەسەر جەمخولەکاندا پەیڕەو کراوە وەک هەموو بڕیار و یاساکانی دیکەی کوردستان هاوڵاتیان و لایەنە سیاسیەکانی کرد بە دوو بەشەوە کە بەشێکیان هەر لە سەرەتاوە دژی درێژکردنەوەکە بوون و بەشێکیشیان پێیان وابوو درێژکردنەوەی پەرلەمان پێویستە. لەناو ئەو لایەنانەش کە لە دەرەوەی دەسەڵاتن چەند بۆچوونێک هاتە ئاراوە کە بەشێکیان پێیان وابوو دەست دەکار بکێشنەوە و بەشێکیشیان مقاتەعەی پەرلەمانیان کردووە و بەشێکی دیکەش تا ئێستا هەڵوێستەکانیان بە ناڕوونی ماوەتەوە لە نێوان کشانەوە و دەست دەکار کێشانەوەدان. ئەوەی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا زیاتر جەختی لێکراوەتەوە لە کشانەوەدا زیاتر جەختکردنەوە بووە لە موچەی چەند پەرلەمانتارێک کە ئەویش بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک و دەرچوانی دانەمەزرا و چاوەشەکردنی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ لادانی سەرنجیان لەسەر بابەتی سەرەکی درێژکردنەوەکە کە ئەویش درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێمە کە موچە و داتە زەبەلاحەکان و ئەو بڕیارانەی بوونەتە هۆی سەختبوونی ژیانی هاوڵاتیان سەرجەمیان لە ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچن و ناڕەزایەتی خەڵکیش لە چەند ساڵی ڕابردوودا لەسەر ئەم بڕیارانەی حکومەت بووە نەک موچەی پەرلەمانتار کە ئەمیش نادادپەروەری تێدایە. بەڵام ڕێژەکەی زۆر کەمترە بە بەراورد بە موچە و دەرماڵە و خەرجیە بەهە دەردراوەکانی دیکەی حکومەت و وەزارەتەکانی. ئەمەش لە کاتێکدایە واسێنان و دەسەڵگرتن لە موچەی پەرلەمانتاری هیچ خزمەتێک بە وڵاتیان ناکات و هەر پەرلەمانتارێکیش دەست لە موچە و خانەنشینەکەی هەڵبگرێت ئەوە موچەکەی دەچێتەوە ناو خەزێنەی پارتی و یەکێتی و دەچێتەوە ناو قاسەی حکومەت کە حزب دەستی بەسەریدا گرتووە و بڕیاری داوە بۆ دامەزراندنی گەنجان و پێشکەشکردنی پرۆژەی خزمەتگوزاری گشتی خەرج نەکات. ئەوەی هەڵمەتی زەقکردنەوەی بابەتی موچەی پەرلەمانتاران و کشانەوە و مزایدەی دەستەکارکێشانەوە لە بەرچاوی نەگرتووە خودی دامەزراوەی پەرلەمانە کە بێدەسەڵات و بێئەرزش کراوە و ئەو حکومەتەی لەلایەن دوو حیزبەوە دەستی بەسەرداگیراوە و دەدۆشرێت و ئەو دەسەڵاتە کرداریانەیە کە بە تەواوی لەلایەن حیزب و بنەماڵەکان و بە پشبەسن بە هێزی چەکدار دەستیان بەسەرداگیراوە.